هەرچەندە تا ئێستا چەندین ڕێگە گیراوەتە بەر بۆ چاکردنی دۆخی کارەبای نیشتیمانی و لە ماوەی ڕابردووشدا چەندین بەڵێن هەبووە بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا، بەڵام هیچ کام لە هەنگاو ڕێگەکان نەیانتوانیوە پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان باش بکەن بە سیستەمی پێوەری زیرەکی کارەبایشەوە. لە تازەترین هەنگاودا وەزارەتی کارەبا تێستی کارەبای لە پارێزگاکان لە ڕێگەی لیژنەیەکەوە کردووە بۆ ئەوەی بزانرێت خواسی هاوڵاتیان چەندە، بەڵام تێستەکە کاتێکرا پێش هاتنی گەرما و 20 ڕۆژ بەر لە ئێستا بوو. ئێمە لە کۆتاییە دوای کۆبوونەوەکە ئەمڕۆ ڕایژ و گفتووە گۆرێکی زۆر و هەم ئەو بەڕێزانەی لایەنی واتە سێکتەری کارەبا ڕوونکردنەوەیکی باشیاندا بە سەرۆکایەتی بە لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەن و لە کۆتاییشدا ئێمە هەمومان گەشتنیە ئەو قەناعەتەی کە ئومێد دەکەین کە دابشکاری سەعاتی کارەبا وەکو پێویست بێ و دادپەروەر بێ، هەرچەند ئێمە گلەی و گازندەمانەی لە حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بەوەی کە تا ئێستا لە ماوەی 31 ساڵی حکومڕانیە نەیتوانێت وەکو پێویست کارەبای پێویست دابین کا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دیارە کارەبای هەرێمی کوردستان لە ئەو واتای وزگەکانی بەرهمێنێنی کارەبا بە غاز و هەروەها بە گازۆیل و بە نەوتی ڕەش و دیارە دوکان و دەربەنیخانیش بە ئەو کارەکەن تا ئێستا واتە کارەبای پێویستەوەی کە خواسی لەسەرە تا ئێستا نەتوانراوە دابین کرێ. هەرچەندە بەسنی پێوەری زیرەک بۆ چارەسەرکردنی گرفتی کارەبا دانرا، بەڵام هاوڵاتیان دەڵێن دۆخی کارەبا هەر وەکو ساڵانی ڕابردووە و پێدانی کاتژمێرەکانی کارەبا زیادی نەکردووە، هەرچەندە سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین پێویستی بە 1300 مێگاوات کارەبا هەیە، بەڵام لە ئێستادا نیوەی ئەو بڕەدەگاتە هاوڵاتیان و هەوڵەکان لە ئێستا و لە ڕابردوودا بێ ئەنجام بوون. پارێزگای سلێمانی واتە بە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕێن و هەڵەبجەوە ڕەنگە پێویستی بە زیاتر لە 1300 مێگاوات بێ، بەڵام لە ئێستادا پێم وایە ڕەنگە نیوەی ئەو 1300 مێگاواتە واتە دەگاتە پارێزگای سلێمانی کەواتە بڕی کارەبای پێویست بۆ هاوڵاتیان وەکو پێویست نییە. هیوادارین لە داهاتوودا ئەمە ڕەچاو بکرێت و لە جیاتی ئەوەی کە سەرڕای ئەوەی کە واتە سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان بۆ بابەتی موچە زیاتر تەرخان کراوە، بەڵام پێویستە خواست و داواکاری ناوخۆی پێ تەواو بکرێ ئەو کاتە هەناردەی دەرەوە بکرێ. ئەمە خواستی هەمومانەوە خواستی هەموو لایەنەکانی پێویست بە سێکتەرەکانی کارەبایە کە بتوانن کارەبای پێویست بۆ هەموو هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی دابین بکەن. لە وەرزە سارد و گەرمەکان پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان کەم دەکات. ئێستا نزیکەی 8 کاتژمێر لە ڕۆژێکدا بە هاوڵاتیان کارەبا دەدرێت و پڕکردنەوەی ئەو بۆشایی دیکە بە مۆلیدە ئەهلیەکان چارەسەر دەکرێت کە وەشپارەیەکی زۆر لەسەر هاوڵاتیان دەکەوێت و بۆ هەر ئەمپێرێک بڕی 15 بۆ 17,000 دینار وەردەگیرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.